سڵاوی خواتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرە عەزیز و خۆشەویستەکانی بەرنامەی ئەمڕۆ. خۆمان بە خۆشحاڵ دەزانین لە خزمەت بەڕێستان بۆ پێشکەشکردنی ئەم ئەڵقەی بەرنامەی ئەمڕۆ لەسەر تەوەری کورد و ئەگەری بەدەستهێنانی پۆستی ئەمنی لە بەغداد بە میوانداری هەریەک لە بەڕێزان لە ستۆدیۆی سلێمانی ئەسعەد جەباری چاودێری سیاسی و لە ستۆدیۆی هەولێر ئیبراهیم محەممەد عەزیز مامۆستای زانکۆ بە خێراتنی هەردوو بەڕێزان دەکەین. کاگە ئەسعەد لەوە دەست پێ دەکەین پۆستی ئەمنی لای هەر لیستێک بێت باڵانسی ئەو لیستە لەسەر ساحەی سیاسی چی لێ دێت بۆ پێی ئەوەندە لیستەکان پێداگیری لێ بەدەستهێنانی پۆستی ئەمنی لە بەغداد دەکەنەوە. زۆر سپاس بۆ جەنابتان کاکزەنە. دیارە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە خۆشبەختانە کورد ئەمڕۆ ئەسپی خۆی تاوداوە لە حکوومەتی فیدرالی عێراقدا و هەتا ئێستا چەند کابینەیەک لە حکوومەتە یەک لە دوایەکانی عێراق تشکیل کراوە. ئەوەی ئەم دواییە کە زیاترین یا زۆرترین ماوەی هەتا جێبەجێکردنی ئەم حکوومەتە زۆری خایەن کە 9 مانگ پتر لە 9 مانگی خایەن هەتا فەرزکردنی دەنگەکانی هەڵبژاردن و ئەوانە. دیارە سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت پۆستی ئەمنی ئەمڕۆ لە عێراقدا گیر و گرفتێکی یەکجار زۆر هەیە لەبارەی پارێزگاری لە ئەمنیەت و ئاسایشی هاوڵاتی کە هەریەک لە حکوومەتەیەک لە دوایەکان هاتووە بە تایبەتی لە دوای پرۆسی ئازادیەوە یەک لە ئامانجەکانی یەک لە خاڵەکانی حکوومەتەکەی قسەکردن بۆ لەسەر ئەکتیڤکردنی بواری ئەمنی لە تەواوی عێراقدا. ئەم پۆستە پۆستێکی زۆر حساس و کاریگەرە و هەمیشە قسە لەسەر ئەوە کراوە کە کەسێک ئەو پۆستە وەزاریە بە بەڕێوە کە بێلایەن بێ. بۆیە بێلایەن بێ لەبەر ئەوەی متمانە نییە لە نێوان هەموو پێکاتەکانی عێراق بە تایبەتیوانی کە حکوومەتیان پێکێناوە لەوەی کە ئەم وەزارەتە سیادیانە بە تایبەتی وەزارەتی ئەمنی با بڵین کۆنتترۆل بکرێت لەلایەن لایەنێکەوە و لە بەرژەوەندی لایەنێک بێ و دش بە لایەنەکانی تر. هەر ئەمە شەوای لەوە لە هەموو لایەنەکان کردووە کە مەترسیان هەبێت لەسەرەوەی کە ئەگەر بێت و یەکێکی لایەندار یا حیزبی ئەم پۆستە وەرگێت دیارە مەترسیەکی زۆری هەیە بۆ سەر ئەمن و ئاسایشی هەموو پێکاتەکان. جگەلەوە ئەمنیەتی پۆستی ئەو وەزارەتە پۆستێکی حساسە. خۆتان نەزانن ئەمڕۆ لە عێراقدا تیرۆر و تۆقاندنێکی یەکجار زۆر هەیە. ئەگەر بێت و بێلایەنانە کەسی هەڵسوڕاوی ئەو وەزارەتە ئیشوکارەکانی خۆی نەبا بەڕێوە بێگومان تووشی دەنگ و چەڵەمەی گەورە دەبێ دوور نییە لەلایەن پێکاتەکانی تری بەشداریکردن لە حکوومەت. بەڵێ جەنابتان باس لەوە دەکەن کە مەترسی نووری مالیکی لەسەر پێدانی پۆستە ئەمنیەکان لە بەغداد بۆ ئەو دەگەڕێتەوە کە لایەنەکان ناکۆک بن یاخود رازی نەبن لەسەرەوەی کە پۆستەکە بدرێ بە لایەنێکی تر. بەڵام لایەنەکان خۆیان لە پێکهێنانی حکوومەتدا تەوافقێکی تاو لە نێوانیاندا هەیە. ئەو جۆرە تەوافقە لەکوێوە ئەو مەترسیە لە یەکتری لە وەرگرتنی پۆستی ئەمنی لەکوێ؟ دیارە قسە و باسکردن لەسەر ئەو بابەتە حساسە ئەبێت لە دوولایەنە بیخوێنینەوە. ئێمە ڕاستەکەی ئەوەی کە مالیکی ئەو تەسریحانە دەدا بەڵام لە ڕاستیشدا من باسم کردوتم هێشتا تا بە تەواوەتی متمانە نییە. جگە لەوەی کە هەندێک وەزارەتی حساسەیە وەکو بەرگری کە ئەویش هیچ فەرقی نییە لەگەڵ ئەویش سوپایە بە تایبەتی وەزارەتی ناوخۆیی با بڵێن ئەمنی ئەمانەش هەردیسان سلکی پۆلیس و سوپاوانەیە. ئەم دوو وەزارەتە حساسانە یا با بڵێن قسە لەسەر ئەگەر وەزارەتی ئەمنی بکەین بەڵانسی هێزی لەلایە. ئەم هێزە ئەگەر مەیدانیانە و عاقلانە بەکار نەهێنرێ دوور نییە تەنگ و چەڵەمەکانی عێراق ساڕێژ نەکرێت بگرێ قوڵتر ببێتەوە. بۆیە مەترسی لەسەر ئەوە هەیە کە کەسێکی حیزبی ئەو پۆستە وەرنەگرێ. جگە لەوەش ئیتیفاقێکی نێوان هەموو پێکاتەکان و هەموو گروپە سیاسیەکانی عێراقا لەسەرەوەی کە ئەو دوو وەزارەتە حساسە دەبێت خەڵکی بێلایەن پرۆفشناڵ بیبن بڕێوە لە پێناوی ئەوەی کە بەڵانسی بارودۆخی عێراق ڕاگرێ. بەڵێ دەچینە لای مامۆستا ئیبراهیم محەممەد عەزیز لە ستۆدیۆی هەولێر. مامۆستا پۆستی ئەمنی لە بەغداد ئەگەر بەرد کورد کەوێت کورد چی پێدەکا بۆ پۆستە و ئەگەر بە کورد نەدرێت مەترسی بۆ سەر کورد چییە؟
دیارە مامۆستا گوێبیستی دەنگی ئێمە نابێت هەڵەیەکی تەکنیکی هەیە لە گوێمان لە مامۆستانیە داوا لێبوردن دەکەین هەوڵ دەدەن هاوکارانمان چارەسەری ئەو گرفتە بکەن دواتر دەگەڕین وای بەڕێزیان کاگە ئەسعاد جۆرێک لەو مەترسیانەی کە مالێکی لە پێدانی پۆستەکانی هەیە بە لیستەکان بۆ ئەوەش ناگەڕێتەوە یاخود لایەنێکی تری پشت ئەو بابەتە ئەوە نییە کە لە حکوومەتی پێشودا بواری ئەمنی لە بەغداد بە ڕۆژێکی ئالۆز و خوێناوی و مەترسیدار و ناسەقەم گیردا تێپەڕی ڕاستە ئەوەش بەڵام خۆی لە خۆیدا مانای ئەوە نیە ترێمە دەستەوەستان بۆچینەوە نوری مالیکی خۆی یەکێکە لەوەی کە سەرکرداتی سوپاکە ئەکا بە وەزارەتی ناوخۆ بە وەزارەتی دیفاعەوە بێگومان بە هەر شێوێ لە شێوەکان هەوڵ بۆ ئەواداکەوە هەنگاوێک بەرەو پێشتر بچێت لە کابینەکەی کە پێشووتر خۆی سەرپەرشتی کردووە دیارە مراجعەی هەموو ئەو ئەغڵاتانەی خۆی کاتەوە لەوەی کە لە کابینەکەی پێشووتری خۆی ینی بەرپای کردووە بێگومان بۆیە نایەوێت لە ئێستادا هەروە بە ئاسانی ئەم وەزارەتە بدرێ بە هەر کەسێکی یا بێلایەن بێ یاخود لایەندار بێ ئەبێ پەلێ لەسەر ئەو پۆستە وەزاریە حساسە نەکات. بەڵێ ڕازیبوونی لایەنەکان لەسەر دیاریکردنی کەسانێک کە وەک خۆت باست کرد لایەندار نین یاخود هەواداری هیچ لیست و قوارەیەکی سیاسی عراق نین تا چەندە جێگەی قبولکردنە خۆی وەکو باسم کرد ئیتیفاقێکی نێوان هەموو کوتلە سیاسیەکان هەیە لەوەی کە ئەو دوو وەزارەتە حساسە وەزارەتی ناوخۆ وەزارەتی ئەمنی وەزارەتی بابڵێن دیفاعش لە پاڵەیە ئەمانە بدرێت بە خەڵکی بێلایەن هەتا ئەتوانرێت بەڵام لە حاڵەتێکدا ئەگەر هەر نەبوو حکوومەت دەستەوەستان ناوەستەیە پێویستەکە ئەو دە وەزارەتەی کە ماوەتەوە لە 42 وەزارەتەکەی کە 32یان ئیعلان کراوە ئەو دە وەزارەتە لە مانگی بابڵێن لەم مانگەیە ئیعلان بکرێ و حکوومەت بچێتەوە سەر سکەی خۆی و یەک لە وەزارەتانە وەزارەتی ئەمنیە یعنی پێویستەکە بە هەر شێوە لە شێوەکان ئیتیفاقێکی نێوخۆیی خۆیان کار لەسەر ئەوە بکەن ئەو وەزارەتە ئەکتیف بکەن و هەوڵێک بدا لە پاڵ ئەوەی کە هەموو وەزارەتانەی تر ئەمن و ئاسایشی وڵات بپارێزێ و یەکێکە لەو وەزارەتە حساسانە کە هەندێک جار لە ڕێگەی ئەو وەزارەتەوە کە کار لەسەر هەموو پرۆسەی سیاسی ناوخۆی وڵاتەوە ئەکرێت کە گوێی لێ ئەگیرێت ئەوە یەک لە خاڵەکانە کە گوێی لێ ئەگیرێت کە چ هەنگاوێکی اقتصادی سیاسی عمرانی ئاوەدانی بندرێت لە پاڵ ئەوەیە کە ئەو وەزارەتە ڕێی تایبەتی خۆی هەیە. بەڵێ دەچینە لای مامۆستا ئیبراهیم محەممەد عەزیز. بەڵێ دیارە هێشتاش گرفتی سەوت هەیە دواتر دەچین و لای بەڕێزیان. کاگ ئەسعاد جەباری پێت وانییە دانانی کەسانی سربەخۆ لە پۆستە ئەمنیەکانی حکوومەتی داهاتوی عراق جۆرێک لە دەستدانی سربەخۆی جۆرێک لە دەستدانی سربەخۆی لەلایەن ئەو کەسانەوە دروست ببێت کە هیچ قوارە و لیستێکی سیاسی نییە پاڵپشتیان بکە لە دەرکردنی قەراراتی سیاسی لە بەڕێوەبردننی پرۆسە ئەمنیەکان لە جێبەجێکردنی ئەو دەسەڵاتەی کە پێیان درراوە. ئەگەر ئێمە ڕازگۆ بین لەگەڵ یەکتریە هەر وەزارەتێک بدرێ بە هەر کەسێکی ئەکتیف لە وەزارەتەکەی خۆیان دەبێ هەموو لایەک ئێمە پشتیوانی لێ بکەین بە خودی نوری مالیکیەوە ئەگەر یەک لە وەزارەتەکان شکست بخوا بێگومان نوری مالیکی خۆی شکست دەخوا بۆیە پێم وایە هەموو لایەنەکان ئەم جارە جیا لە بە جیاواز لە کابینەکانی پێشووتر وەها چوونەتە مەیدان کە فێڵ لە یەکتری نەکەن بڕیاریان وایە فێڵ لە یەکتری نەکەن ئەگەر ئێمە فێڵ لە یەکتری نەکەین دەبێ هەنگاو بۆ بنین کە یەک لە وەزارەتە حساسانی کە وەزارەتی ئەمنیە پشتیوانی پشتگیری بکەین بۆەوەی کە هیچ نەبێت پرۆسی سیاسیمان لەم 4 ساڵەیە هەنگاوی باشتر بنێ. بەڵێ مامۆستا ئیبراهیم سلااوت لێبێت. سڵاو لەوێژ مامۆستا پۆستی ئەمنی لە بەغداد بەو پێی زۆربەی لیستەکان پێداگیری لە بەدەستێنانی دەکەن و بە ئیستیحقاقێکی گرنگی دەزانن بۆ خۆیان ئەگەر پۆست ئەمنیەکان یەکێک لەو 3 پۆست ئەمنیانی کە لە بەغداد ماوەتەوە مالێکی خۆی بە وەکالەت سەرپەرشتیان دەکات ئەگەر بۆ کورد بێت کورد لە داهاتوودا چی پێ دەکات و چاوەڕوان دەکرێت دەستکەوتی بۆ کورچی بێ و ئەگەر کورد بەدەستی نەهێنێت و لایەنەکانی تر بەریان بکەوێ ئەوە مەترسی بۆ سەر دۆزی کورد لە حکوومەتی داهاتوی عراقدا چی دەبێ؟
بسم الله الرحمن الرحيم سبارت بو بوستا امنياني كما لسر اسي عراق بتوزيع نكرا وبراس دي بقرنو سر بنماي دا بشكردني بوستا كان يا بابلين دا صلاة كان لعراق دا بنماي دا بشكردني دا صلاة كان لعراق دا دقرته بو بنماي كبول بريمر كاتياتني بو عراق دايناو كايوش دا بشكردني بسر كردو سنة وشيعة دايا ام پۆستانش کە ماوەتەوە بەڕاستی دەبێت لەسەر هەمان بنەما دابەش بکرێت ناکرێت لەسەر لەو بنەمای لا بدرێت چونکە نوری مالکی خۆی باسی لەوە کردو کە من بەسەر سێ سەلا وەزارەتەکان دابش کردو ئەو پۆستانشی کە ماوەتەوە بێگومان دەبێت کوردیژێکی لەو وەزارەتانی بەربکەوێت لەوەی کە ماوەتەوە بەڵام قسە دێتە سەرەوە ئایا کورچی لێ دەکات چی لێ ناکات دەبێت لە ڕاستی داوە بزانین کە هەر وەزارەت لە وەزارەتەکانی حکوومەتی عێراقی نوێ دەبێت لە خزمەتی گەلی عێراقدا بۆ بەڕێپێشچوونی پرۆسی سیاسی و پرۆسی اقتصادی و پرۆسی اجتماعی لەبێت لە عێراقدا ئەو پۆستە ئەمیانەشی کە بەرکورد دەکەوێت نابێت لە بەرژەوەندی شخصەکان خۆیدا جێبەجێ بکرات لە بەرژەوەندی تاکە حیزبێکدا بەکار بهێنرێت کێشەی ئێمە لەوەدایە کە ئێمە لە عێراقدا لە عێراقێکدان لە قۆناغی ئەسەماندا خەڵکی بێلایەن و خەڵکی پرۆفیشنال زۆر کەم توان ڕۆڵ ببینن من تعجب دەمێن لەوەی کە نوری مالکی داکۆکی لەسەرەوە دەکات کە دەبێت ئەو پۆستانە بە کەسانێک بدرن کەسی پرۆفیشنال و متەخەسیس بێ و هەروە کەسی بێلایەن بن اینجا بتوان پۆستەکان بەدەست بێن و لایەنەکانیش و ئەو سێلایەنە بەتایبەتی سێلایەن سەرەکی کە خەڵکی خۆیان بۆ پۆستانە مڕاشع بکەن بەڵام ئەگەر بێن سەری عێراق بکەن کەسی بێلایەنمان دەست ناکەوێت و کەسێکمان دەست ناکەوێت کە بتوانێت ئەو پۆستانە بەدەست بگرێت چونکە هەر کەسێک ئەو پۆستانە بەدەست بگرێت دەبێت پشتگیریەکی تەواوی لەلایەن لە سیاسەکانەوە هەبێت کەسێک ناتوانێت وەزارەتی بەرگری وەربگرێت ئەگەر بتو پشتگیری لایەنە سیاسەکانی لە پشتەوە نەبێت کەسێک ناتوانێت وەزارەتی ناوخۆ ئەگەر پشتگیری لایەنە سیاسەکانی بەدەستەوە نەبێت بەدەر لەوەش پشتگیری لایەنە سیاسەکان دەبێت کەسێکی خاوەن پێگەیەکی جەماوەری سیاسی و کۆمەڵایەتی بێت لە ناو عێراقدا تاوەکو بتوانێت ئەو پۆستانە بەباشی بەکاربێنێت ناکرێت ئێمە بێت لە ناو عێراقێک لە قۆناغی ئێسادا کە بەشێوەیەکی زۆری بەسەرەوەیە ناکرێت لە عێراقی ئێساماندا کە عێراق کە حکوومەتی عێراقی تازە بەش تازەی حکوومەتی پێکەناو دوای 7 مانگ بە شێوازێکی غێر تەبیعی ژاتۆتە بوون بێن بڵێن پۆستە وەزارەتەی ئەمنیەکان بە کەسانێک بدەێت کە خەڵکی پرۆفیشنال و خەڵکی بێلایەن بن لەبەرەوە لەم قوڵ لەم سۆنگەیەوە لەم منتەلەقەوە دەتوانین بڵێن ئەوەی کە پۆستی سیادی ئەمنیەکان بەدەستەوە دەگرێت دەبێت ئیتیفاقی لایەنە سیاسەکانی هەمووی لەسەر بێت و دڵنیا بن لەسەرەوەی کە ئەو کەسە بۆ بەرژەوەندی شخصی خۆی بۆ بەرژەوەندی حیزبی خۆی بۆ کۆمەڵە بەرژەوەندی کە زەرەر بە بەرژەوەندی گشتدا بەکاری بهێنێت و لە خزمەتی گەلە بەکارێنێت ئەگەر هاتو گەشتە سەر ئیتیفاقە هەر کەسێک بێت لە هەر لایەنێک بێت دەبێت ڕازی بن لەسەری و بگەڕنەوە بۆ هەمان بەنەمایش بنەمای کورد سونە شیعە لەسەر بنەمایەدا بەشی بکەنەوە کوردیژێکێک لە پۆستانێ بەر بکەوێت و لە ناو کوردیشدا دەبێت کەسێک بێت کە بتوانێت بە شێوازی لە شێوازەکان ئەو نەقسانەی کە لە وەزارەتە هەبوو پڕی بکاتەوە لە بەرژەوەندی گەلدا بەکاری بێنێت و ئەو گەلێش منزمنیا گەلی کوردی دەدایە چونکە گەلی کورد بەتایبەتی لە قۆناغەکانی ڕابردوودا قۆناغی سەدەمی ڕژێمی بەعەس بەدەست ئەو وەزارەتەوە تووشی چەرمەسەری زۆر بووە وەزارەتی بەرگری وەزارەتی ناوخۆی وەزارەتی ئاسایشی نیشتیمانی ئەم وەزارەتانە بەڕاستی کارێکی خراپە بەرامبەر بە کورد کردو دەرحەق بە کورد کردووە بۆیە کورد ئەگەر بێت و ئەو پۆستانەوە دەبێت گەلی کورددڵنیا بکاتەوە لەوەی کە ئەو وەزارەتانە لە مەودووە دژی بەرژەوەندەکان دژی خواستەکان دژی ئاواتەکانی ئەو بەکار نەهێنێت مامۆستا پرسیارێک لێرەدا دروستە بێت بەو پێی کە معلومی جەنابیشتە لیستەکان لە بەدەستهێنانی پۆستی ئەمنی لەلایەن لیستەکانی دەرەوەی خۆیان زۆرێک لە پارێزکاری دەکەن و نیگەرانن و پێداگری دەکەن لەوەی کە خودی سەرۆک وەزیرانیش پێداگری لەوە دەکا کە لیستە ئەمنیەکان لە بەغداد بدرێتە کەسانی بێلایەن و کەسانی پرۆفیشنال و ئەکادمی لەو بارانەی خۆیان بەڵام بۆچی تا ئێستا لیستەکان کە حکوومەتیان بە تەوافقی پۆستەکانیان بە تەوافقی پێکێنا دابش کرد ئەو پۆستانیان هێشتۆتەوە کە مشتومڕێکی زۆری سەرساحەی سیاسی ئێستای عێراقا خۆی ئەو پۆستانە بە شێوازێکی تر سێری بکەین گرنگێکی تایبەتیە بەلای هەر لایەنە سیاسەیەک لە هەر لایەکی سیاسی بێت بۆ نمونە ئەگەر بەلای شیعەوە بێت ئەوە بەرژەوەندی خۆی بەکاری دێنێت ترسەکە لەمەدایە کە کورد بەدەستی بێنە بە بەرژەوەندی شخصی خۆی تایبەتی خۆی بەکاربێنێت سونەش بەدەستی بگرێت بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی بەکاربێنێت ترس لە مشتە وای کردووە کە بە حساسیتەوە لە پۆستەکان بڕوانەوە پۆستێکی حساسن و هەر کەسێکیش بەدەستی بێتوانانی کاریگەری لەسەر پرۆسی سیاسی عێراق بک بۆ نمونە ئەگەر وەزارەتی بەرگری بەدەست کەسێکەوە بێت
بێت و ئەو کەسە دەتوانێت تەغییری مەساری سیاسی بکات لە عێراقدا زۆربەی انقلابەکان لە وەزارەتی بەرگریەوە دەکرێت زۆربەی اختراقەکان لە وەزارەتی ئاسایشی نیشتیمانیەوە دەکرێت زۆربەی گرتن و ڕاودونان و هەڵکوتانە سەرماڵان لە وەزارەتی ناوخۆ دەکرێت بۆیە هەرێکێک لە وەزارەتان دەکرێت دەبینی کاریگەریەکی ڕاستەوە خۆی هەیە لەسەر پرۆسی سیاسی عێراقی بۆیە هەر هەموو لایەنەکان لەوە دەترسن کێ ئەم پۆستانە بەدەستەگەرە بۆ چونکە ئەگەر هاتوو بەلایەنێک درا و استیغلالی کرد بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی ئەوە لایەنەکانی تر هەمووی زەرمەندە ببلی بۆیە ترسەکە لێرەوەیە و نەحەقیشانە لایەکەوە گە بترسنەوەی کە بەرکێ دەکەوێت و بە شێوازێکی خراپ بەکاردێنێت و گرفتەکە لەوایە حکوومەتەکە بە شێوازێکی تەوافقی دامەزراوە بەڵام نەگەیشتونەتە ئەو ئاستەی کە ئەو پۆستانە بە شێوازێکی تەوافقیش دابەشکەن بۆیە نوری مالکی داکۆکی لەوسا کەسێکی بەلایەن بێ کەسێکی پرۆفیشنال بە کەسێکی ئەکادیمی بێ متوانێت حەقی پۆستەکە بدات ئەمان لە عێراق دەست ناکەوێت ئەگەر بێت ئێمە لە ئەوروپا وەزارەتێکەوە بخەینە ڕوو عەرزی بکەین بۆ خەڵکی و خەڵکیش لە ڕێی پڕکردنەوەی فۆرمەوە تەقدیمی ئەو وەزارەتە بکات و سیڤی خۆی و سێرەی ذاتی خۆی بێنە بۆ ناو بەسەر وەزارەتەکە ئەوە دەکرێت کەسێکی پرۆفیشنال و متەخەسیس و کەسێکی ئەکادیمی بین بخێن ناو پۆستەکەەوە بەڵام لە عێراقی ئێستاماندا کە بەشێوەیەکی زۆری لەسەرە و هەموو حکوومەتی عێراقی ناوچەی سەوز لە بەغا منطقە خەضرا قەتیز ماوەتەوە و ئەم حکوومەتە تووشی ئەزمەی تەغەڵغول بووە تووشی ئەزمەی هەویە بووە تووشی دنیای ئەزەمات بووە لە ناو عێراقدا ناتوانن لە ئێستادا بێ کەسێک ئەو پۆستانە بە کەسی پرۆفیشنال و کەسی ئەکادیمی و کەسانێکدا کە بێ لایەن بن چونکە وەکو ئاماژەم پێکرد حیزبەکان لایەنەکان دابەشکردنی سیاسی عێراق ڕازی نابێ کەسێکی بێلایەن سەرۆکاتی و حکوومەتە بکات چونکە ئەو باوەڕە لای لایەنە سیاسەکانێک کە کەسی بەلایەن لە عێراقدا وجودی هەبێ کەسی بەلایەن کە بتوانێت ئەو پۆستانە بەڕێوە بەرێت بەڵێ کەسی بەلایەن هەیە وەکو هاوڕاتی دەچێت لە ناو کۆمەڵگەکاندا بەڵام کەسێکی بەلایەن بتوانێت وەزارەتی گۆ بەرگری بەڕێوە بەرێ کەسێکی بەلایەن کە بتوانێت وەزارەتی ئازادی نیشتیمانی بەڕێوە بەرێ ئەم کەسانە وجودیان نە لە عێراقدا خۆ ناچی لە وڵاتانی دەرەوەشەوە خەڵکی سیراتکەی بۆ پۆستانە بەڕێوە بەرن دیسانەوە ئەوش داگیرێکیدا بۆ یەکێک لە لایەنە سیاسەکان و بۆ یەکێک لە بۆیە بە شێوازێکی تر دەڵێم ئەگەر بێت و لایەنە سیاسیەکان بە شوێن ئەو شخصانە بگەڕێن بەسییانە ئەو وەزارەتانە تشکیل نەکرێت و لە ژێر سایی سەرۆکوەزیراندا بمێنێتەوە بە شێوازی وەکیل وەزارە بە شێوازی کاتی خۆی سەرپەرشتی بکات و بەڕێوە بێت تا ئەو کاتێ دەگەنە ئیتیفاقێک کە کێ بێت سەرۆکی ئەم وەزارەتانە بێت و کێ بەرپرسی یەکەمی ئەم وەزارەتانە بێت لە عێراقدا. بەڵێ کاگە سعات بێم وڵای بەڕێستان ژمارەیەک لە پەرلەمانتاری فراکسیۆنی هاوپەیمانی کوردستان ڕاگەاندووە کە پۆستی وەزارەتی ئاسایشی نیشتیمانی بۆ ئیتلافی فراکسیۆنە کوردستانیەکانێک لای بۆتەوە نوری مالکی شڕەتی دەکاتەوە یاخود ئەندامانی هاوپەیمانی نیشتیمانی کە سەر بە نوری مالکین ئەو هەواڵ و دەنگۆیانە ڕەت دەکەنەوە کورد لە کوێ بەدەستێنانی ئەو پۆستانەوەی ئێستا ڕاستەکەی هەندێک تەسریحی جیاجێمان بیست یەک لە تەسریحەکان تەسریحی بەڕێز دکتۆر مەحموود بوو کە بەڕاستە خۆیان ڕاستەخۆ ئەسڵەن هەڕەتیشی کردەوە کورد حەقی خۆیەتی داکۆکی بکە لەسەرەوەی کە پۆستێکی وەها سیادی ئەمنی بەدەست بێنێ وەکو مامەستا ئیشارەتی پێکرد ئێمە هەمیشە ناڵاندومانە بەسەر ئەوەی کەوا ڕاودون کراوین و کێشەمان بۆ دروست بووە لەلایەن سوپای یەک لە دوایەکانی عێراق لە وەزارەتی ناوخۆوە هەمیشە تفەنگ بەرامبەرمان وەستاوەتەوە گیرروگرفتەکە لەوەیە کەوا ئەم وەزارەتە حساسانەی کە ئەمڕۆ لە سێ وەزارەتی جیاجای خۆیە بینێتەوە ئێمە مەترسیمان هەیە بەرامبەر ئەوانە ئەگەر بێت و کورد لە حزوری نەبێت لەناو ئەم وەزارەتانەیە ئەمە بەڕاستی ئەبێتە مای ئەوەی کەوا ئێمە تووشی نەهامەتی گەورە ببین یعنی لە ئایندەیە دوور نییە چونکە عێراقیشی فشۆڵە هەشە لەبەرەوەی هەر لە حەزێ لە لەحزەکان قابلی ئەوەیە کە بەرەو داڕمان و داڕوخان و ئەوانە بچێ خۆتان نەبینن ئەو وەزع سیاسی کە ئێستا هەیە لە عێراقدا هەر ڕۆژی ناڕۆژێ بەبارێکە ئەبرێ بۆیە کورد هەر چنێک هەوڵ بدا لەسەر ئەوەی کە لەم فترە زەمەنەی کە ماوە یەک لە وەزارەتانە بەدەست بێنێ بە تایبەتی ئەوەی کە وەزارەتی ئەمنی ئاسایش ئەوە هەر زۆر گرنگە بۆەوەی کە حزوری ئێمە هەبێت و نەبێت لە وەزارەتەکانی تر ئێمە خەڵکمان نەبێت لە مستەوای وەکیل وەزیر و مدیر عام و ئەوانە خۆشببختانە ئەوانش دەوری و سەنگی کاریگەری خۆیان هەیە لە ناو وەزارەتانە لە سەررجەم ئەو کابینایەک لە دوایانانی کە لە دوای پرۆسی ئازادی و پێکێنراون کورد حزوری هەبووە بەڵام لە حزوری لوتکەیی نییە لە خوارترە. بەڵێ ئەوەی کە بەراورد بکرێ بە ئێستا و ئەوەی جەنابێشت باست کرد لە کابینەکەی پێشووتردا کورد لە بواری سەربازی و ئەمنیدا پشکی باشی بەرکەوت کە سوپاسالاری کورد
سوپاسالاری عراق بەرکورد کەوتە بوو کە ئەوش پۆستێکی گرنگە لە جم و جۆڵە سەربازیەکانی عراق و پەیوەندی بە وڵاتانی دەرەوە لە حاڵی بەدەستێنانی لە حاڵی بەدەستنهێنانی یەکێک لە پۆستە ئەمنیەکان کە ئێستا مشتومڕی زۆری لایەنە سیاسیەکانی لەسرە لەلایەن کوردەوە ئەو دۆخە چی لێدە دیاخود پێگەی کورد لەو شوێنانەی کە ئەفسەری پلە بەرزمان هەبووە کە سوپاسالاری عراقمان هەبووە ئەو معادلەیە بە چی دەگۆڕێت وەکو باسم کرد چەند هەنگاو بنێن یەک لە وەزارەتانە بەدەست بێنین ئەوە بۆ ئێمە هەنگاوێکی زۆر باشە بەڵام کە وەریشمان نەگر ئیتر کۆتایی دنیا نییە بەڕاستی ینی ئێمە لەو وەزارەتە حساسانە خەڵکی مدیر عاممان هەیە وەکیل وەزیری ئەقدەممان هەیە دەتوانن ئەوانش بەڕاستەوخۆ بێ یا ناڕاستەوخۆ ڕۆڵی کاریگەری خۆیان ببینن لە دروستکردنی ڕسمی سیاسەتی ئەو وەزارەتە جیاجیانەی کە ئەوان خاوەن قەرار لەوەی کە هەر هەنگاوێکی سەربازی عسکەری گرتن و ڕاوەدون ئەو شتانە بنێن واتە لەوەیە کورد حزوری هەیە ئەگەر حزوری هەبوو جێی مەترسین نابێ بەڵام لێرەشە ئەوەیە کە ئەبێ ئێمە ئەو خەڵکانەی کە ئەینێرین لەم کابینەیە بۆ ئەو جێگە حساسانە ئەگەر لە مستەوای وەکیل وەزیر و مدیر عامژمن ئەبێ خەڵکی شارەزا و کەفوو و چاونەترس بن بە تایبەتی ئێمە خەڵێکی دوور و درێژی تەماسمان هەیە لە مندەلی و جەلەولاوە دەست پێکە تاگاتە کەرکووک و دووز و مووسڵ و هەتا شەنگار ئێمە گیر و گرفت هەیە لە بینی ئێمە وەک هەرێمی کوردستان وەکو حکوومەتی فیدرالی مرکزی لەو منطقە حساسانە هەمیشە پێکدادان هەیە گیر و گرفتی سەربازی و عسکەری و ئەمنی هەیە دزەکردنی خەڵکی تیرۆریست هەیە لێرە بۆ ئەوێ لەوێشەوە بە پێچەوانەوە واتە لەو وەزارەتە حساسانە پێویستە حزور هەبێ حزورەکە لەسەر هەر مستەوای بێ ئەگەر مستەواکە بەڵندتر و بەرزتر بێ زۆر باشە بەڵام کە نەبوو لە پلەی دووەم و سێمە ئێمە هەمانە ئەوەش ئەگەڕێتەوە بۆی کە برادرانمان لە بەغدا هەوڵ و کۆشی خۆیان یەک لە دوای یەک هەیە لەوەی کە پشکمانە بێ بەڵێ لەو قۆناغەدا کورد بۆ ئەوەی ئەو پۆستانە لە دەست نەدایەکێک لە پۆستەکان کە وەزارەتی ناوخۆیە ئەوەی تریان بەرگری و ئاسایشی نیشتیمانی بۆ ئەوە یەکێک لەو پۆستانە بەدەستبێنێ پێویستە سەرکردایەتی سیاسی کورد ئێتلافی فراکسیۆنە کوردستانەکان لەو دۆخەدا بە چ شێوەیەک مامەڵە بکات پێویستە پێداگری بگرە پێویستە هەنگاوی باشتر بنێ پێویستە گفتوگۆی ڕاشکاوانە لەگەڵ حکوومەتی مرکزی ئاباڵێن فیدرالی بکە لەسەرەوەی کە سەرۆک وەزیران بهێنێتە جۆش و خڕۆش لەوەی کە ئێمە وەکو کورد وەکو مامۆستا باسی کرد استحقاقێکی نیشتیمانی و نەتەوەی هەیە وەک سێ پێکاتەکەی ناو عێراقا ینی حزورمان لەو سێ وەزارەتەیە گرنگە بە تایبەتی لە مستەوای لووتکەی وەزارەتەکانە و هەنگاوەکانی ئێمە هەنگاوی هامشی نەبێ عملی بێ لە مەیدانەکەیە سەرکەوتنی ئێمە لە هەر یەکێ لەو پۆستانەی کە بدرێ بەدەست ئێمە سەرکەوتنە بۆ تەواوی عێراق نەک تەنها بۆ کورد چونکە تۆ لەوەیە لە ناو حکوومەتی فیدرالی مرکزی پایتەختی لەوەیە هەر هەنگاوێک و سەرکەوتنێک لە هەر وەزارەتێکا بێ بۆ تەواوی عێراق ڕەنگەداتەوە ئێبێ ئێمە ئەمانە هەمووی بخینە بەردەم کابینەکەی نوری ئەلمالکی لەوەی کە پشکمان هەبێ بە تایبەتی هەر هیچ نەبێ ئەگەر وەزارەتی دیفاع یا وەزارەتی داخلیمان نەدرێتێ ئاسایشی نیشتیمانیمان بدرێتێ و هیوادارم هەموو ئەو برادرانەمان کە ئەمڕۆ لە بەغدایە لە سەنگەری پێشەوەی خەباتن کار و کۆشش بکەن بۆ ئەو هەنگاوە و دەستە جەمعیەکی هەموو فراکسیۆنەکان لە نێو خۆیاندا وا هەنگاو بنن کە حکوومەتی مالکی ینی بهێن حاڵەتێکەوە باوەڕ بەم مەسەلێ بێنێ بەڵێ مامۆستا ئیبراهیم دێمە لای بەڕێستان پێشتر جەنابەت باس لەوە کرد کە و بڕوای خۆت وانیشاندا کە وەرگرتنی پۆستی وەزارەتی ناوخۆ یاخود بەرگری یاخود ئاسایشی نیشتیمانی لەلایەن کەسێکی بەلایەنەوە لەوانەیە سەرکەوتنەوە بە پێوەی هیچ قوارەیەکی سیاسی نییە کە پاڵپشتیان بکات و کە پاڵپشتیان بکە لە جێبەجێکردنی ئەو میکانیزمانێکی خۆیان لە وەزارەتانە پیادەی دەکەن. پرسیار لە جەنابەت دەکەم ئەو مەترسیانەی کە جەنابەت باست کرد بە جۆرێکی تریان ئەوە نییە کە وەزارەتێکی ئاوها گرنگ لەلایەن کەسێکی بێلایەنەوە مەترسیەوە لێ ناکرێتکە لەلانی دەرەکیەوە دەستی دەرەکی بخرێتە ناو عراق و مەساری سیاسی عراق و مەساری ئاسایش و ئەمنی عراق بە قارێکی ترسناک دابەرێت.
خۆی لایەنە دەرەکیەکان ئەوانەی کە نفوزیان هەیە نفوزی سیاسی و عسکەری و اقتصادیان هەیە لەسەر لە عێراقدا لەو ڕێگانەوە دێنە ناوە بەڕاستی یعنی ئەگەر بڵێن ئێستا سوپای عێراقی یا وەزارەتی بەرگری عێراقی اختراق نەکراو لایەن دەوڵەتانی ترەوە ئەوە پێویستی بەڵگەیەکی ڕوونێ بمان دێنێ کە اختراق نەکرا و جێشەکە لە ساڵحی دەوڵەتی عێراقی بەکاردێنێت یا وەزارەتی ناوخۆ یا وەزارەتی ئاسایشی نیشتیمانی گرنگترین شتکە ئێمە دیبین ئەوەیە کە ئاثاری ینی بەرئەنجامی ئەو دەستێوەردانی دەرەکی دەبین لە عێراقدا لەلایەن دەوڵەتانی خارجی عێراق و لەسەر ئاسینە دەوڵەت لەسەر ئاسی ئیقلیمی ناوچەکان ئەمەژەوە دەگەێنێ کە ئەم وەزارەتەکانی عێراق حکوومەتی عێراقی اختراق کرا و لایەنەکانی ترەوە بەکاردێنرێ بۆ ئەگەر بێت و ئەم وەزارەتانە بەدەستی کەسانی لاوازەوە بدرێت زیاتر کاریگەریان دەبێت بەسەریەوە چونکە کەسێک ناتوانێت لە بارودۆخێکی وەکو ئێستا عێراقدا وەکو ئاماژە پێکە لە پێشودا وەزارەتێکی سیادی وەکو وەزارەتی بەرگری وەربگرێت و بڵێ من بە شێوازێکی سربەخۆ کار دەکەم لە دەرەوەی بەرژەوەندی حیزبەکان چونکە بەرژەوەندی حیزبەکان دوای خۆیان لە ناگەڕێن کە ئەم کەسە سەرکەوتون بێت و فەشەری بێدێهێنن بۆیە لە 20 ساڵی داهاتوو لە 30 ساڵی داهاتوو لە 50 ساڵی داهاتوو دەبێت ئەم تەرحەی ئێستا بەرئەنجامێک و کاریگەر بە لە عێراقدا بەڵام بۆ ئێستا تەرحێکی مەشلولە تەرحێکە لە سەرەتاوە مردووە ناکرێت ئەو ئێستاتە پێدان دەڵێم ناکرێت و ناکرێت عێراق لەم قۆناغەدا وەزارەتی بەرگری وەزارەتی ناوخۆ وەزارەتی ئاسایشی نیشتیمانی بدا بە کەسێکی بەلایەنی پرۆفێشناڵی ئەکادمی چونکە تەبیعەتی ئەوە لەگەڵەوانە ناگونجێ تەبیعەتی عێراق لەگەڵ ئەو کە شخصانە ناگونجێ شخصێک بێ بە تەنها خۆی بێ لە دامەزراوەیەکی وەکو سەربازی لە دامەزراوەیەکی ئەمنی دادای بنێ ئەم شخصە ناتوانێت کارەکانی خۆبدا حتا براری پێ نادرێت چونکە لە عێراقدا ئێستا بڕاردان کەوتوتە سەر چەندێک تۆ پێگەی جەماوەری هەیە چەند پێگەی سیاسی هەیە چەند پێگەی اقتصادی هەیە ئەمانە دەخوێنێتەوە لە بڕاردانی کەسێکە لە دامەزراوە سیاسەکان نەک لەسەر خودی شخصەکە چونکە دامەزراوە سیاسەکان شخصە نەکراون لە عێراقدا ئێمە لە کاتی دامەزراندنی دەوڵەتی عێراق لە ساڵ 1920 بە قۆناغ شخصەنی دەسەڵات کراوە دامەزراوە سیاسەکان شخصە نەکراون بە شخصەکان و بەهێز بوون بە شخصەکان شەو لاواز بوون بۆی ئێستا ئەگەر بێتەوە لەم قۆناغی ئێستادا عێراق لە دامەزراوێکی شخصە نەکراوە بگۆڕی بۆ کۆمەڵە دەستگای بە دامەزراوی کرا و شێوازێکی ئەبستراکتی ڕوودوەر بگرێت و کاری لەسەر بکرێ بەڕاستی ئەمە شتێکی زۆر ئەستەمە ناکرێ بۆی ئێمە من پێم وایە نوری مالکی بۆ دەرباز بوون لەوەی کە لەم قۆناغەدا ئەو وەزارەتانەدا بە کۆمەڵە لایەن کە ئیستیغلالی بکەن لە داهاتوودا طرحی ئەوەی کردو کۆمەڵە خەڵکی پرۆفێشناڵ و ئەکادمی بێنن کە کەسەکانیشی بۆ طرح دەکەی ئەو پێی قبوڵ نییە بۆیە تشکیلکردنی ئەم وەزارەتانە وەکو چۆن حەومانگی پێچوو تشکیلکردنی حکوومەتەکە لەوچە بخانێ بۆ ساڵێک بۆ ساڵونێک بۆ 2 ساڵ دوای کەسێکی ڕووکەش دێن دادێنن و ئەو کاتەوە سەرۆک وەزیران خۆی دەیجڕێن و کارەکانی پێ دەکات بۆیە لە ئێستادا زۆر هەڵەیە کە ئێمە بەو تەرحە ڕازی بوون وەکو کورد باز دەکەم و لە ئەسەر ئاسی سیاسی ناکرێت ئەو وەزع بۆ ئاڕاستیەدا بڕات چونکە هەموو شتەکان مستهدفە بۆی کەوا قەزای کوردی بە ئاڕاستێکی تردا بڕێ ئەگەر بێت ئێمە لە پۆستە سیادەکانە باسمان لەوە بکرێ ئەم پۆستی وەزارەتی دەرەوە مانایەت و پۆستی ئاسایشی نیشتیمانیمان دەوێت ئەو کاسە ئەمان توانێت سەربەخۆ کەسێکمان تەرح بکردایە بۆی کەوا بێتە بەرپرسی ئاسایشی نیشتیمانی بەڵام ئێستا دەبێت کەسێکی پرۆفێشناڵ تەقدیمێ کەسە پرۆفێشناڵەکە تەقدیم دەکەی بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەڵێم کەسە شیاونە لەبەر ئەو هانە کۆمەڵە خەڵکیدا دەبینێتەوە لەبەرەوە تشکیلکردنی وەزارەتانە بەڕای من مدەیەکی زەمانیتر دەخایەنێت تا ئەو کاتانەی هەموو لایەنەکان دیسانەوە وەکو پێشکردنی حکوومەت دێنە سەر اتفاق لەسەر چەند شخصێک ئەو شخصانش هەمویان لایەندار و سەر بە حیزبێکن بەڵام لە بەرئەنجامدا کۆمەڵێک شتی لێوەردەکی دەدەگو زامن بۆ ئەوەیەکەوە حکوومەتەکە یا وەزارەتەکە بە ئاڕاستێکی خراپدا نەبات ئەمەش ئەوە دەگەێنێت کە لایەنە ناوخۆیەکان خۆیان ڕازینی لەسەر پێگەیاندنی حکوومەتەکە بە کەسێکی ئەکادمی و پرۆفێشناڵی تجا ئەوەی کە ڕێگر من لەبەرەوەی کە کەسێکی دەرەکی نێت اختراقی ئەم وەزارەتانە بکە بەڵکو ئەگەر هاتوو وەزارەتەکان درا بە کەسێکی پرۆفێشناڵ بۆی تەخەسوسکە لایەنەکانی تر لە دژی ئەوەی اتفاقیان لەسەر نەبێت ئەگەر اتفاقیان سەر شخصە نەبێت کە دادەنێ بە وەزیر هەرخوان اختراقی نەکە وەزارەتەکان دەکەن و فەشەل بە وەزارەتەکە دێن و کەسەکەش بۆ خۆی دوای استیقالەدا دەڕاتە ماڵەدا دەنیشێت و لە ئەنجامدا دامەزراوەی سەربازی دامەزراوەی ئەمنیەکان فەشەل دێنە لە عێراقدا. بەڵێ مامۆستا جەنابتان بە هەموو شێوەیەک وەرد دەکەنەوە کە کەسی بەلایەن یاخود کەسانی بەوتەی مالکی کەسانی پرۆفێشناڵ و خاوەن ئەزمون و ئەکادمی بێنە پێشەوە بۆ وەرگرتنی هەرسێ پۆستە ناکۆکی لەسەرەکەی ناوخۆ بەرگری و ئاسایشی نیشتیمانی بەڵام دەبینین لە کابینەکەی پێشووی
حکوومەتەکەی مالیکیدا هەمانەو پۆستانە بەدەست کەسانێکەوە بوون کە لە لیست و قاوەرە سیاسەکانی عراق بوون و پشتگیریەکی تەواویان لەلایەن لیستەکانیان لێ دەکرا و بارودۆخی ئەمنی عراقیشمان بینی کە بەڕاستی ئالۆسترین بارودۆخی ئەمنی بەخۆ بینی و ڕووداوە خوێناویەکان شاهیدی ئەوەن و ڕفاندن و تەقینەوە و تونند و تیژەکان گەواهی ئەو ڕاستیان. جەنابەت ئەو هاوکێشەیە چۆن لێک دەدەیتەوە؟ خۆی تەڕحکردنی پێشنیارکردنی کەسی بێلایەن و پرۆفشناڵ متەخەسیس و ئەکادیمی بۆ پۆستانە هەموو بەرەنجامی ئەو کارە دزیە و نەخوازاوانە بوون کە لە وەزارەتی بەرگری وەزارەتی ناوخۆ ئاسایشی نیشتیمانی داهاتە بوون کە بەدەستی بەشێکی عێراقەوە بەشەکەتی دەچەوساندەوە بەدەستی ئەو بەشەکە بۆ بەسەکە دەخردە سزن و سزنەکانی پڕ کرد لە تایفەیەکی تر لە عێراقدا گرفتەکە لێەوە سەری هەڵدا کە بۆ داهاتوی عێراق دەبێت کەسێکی پرۆفشناڵ و ئەکادیمی ئەمانە بێن ئەم وەزارەتانە بەڕێوە بەرن. گرفتەکە لێرەدا لە چیوە سەرچاوە دەگەن لە بێمەتمانەیی وەزارەتەکان ئەو وەزارەتانە کە ئێستا هەیە بۆ حکوومەتی نووری مالیکە دامەزراوە ئیتیفاقی لەسەر ئەو کردو کە بۆ نمونن وەزارەتی خۆ نەدا بە سەدرەکان چونکە بیدا بە سەدرەکان ئەو کاتەوە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەریتانیا و فلان و فیسەر ئەمان ڕازین بە سەدرەکان دەڵێن ئەمانە هەمویان خوان اختراقی وەزارەتی ناوخۆیان کردووە لە هەمان کاتدا کاتێکە باسەوە دەکرێت وەزارەتی بەرگری بدرێ بەلایەنە سونەکان و بدرێ بە لەستی لە عێراقیە دەوڵەتێکی تر لە دراوسەکانی عێراق رازینە چونکە دەڵێ ئەوە دیسانەوە بەرامبەر دراوسەکانی شەر دروستەکەنەوە. ئەم قسانە ئەم هەمووی دەرئەنجامی ئەوەیە کە لە پێشودا ئەم وەزارەتانە بەدەستی کۆمەڵێ خەڵکەوە بوون سەر بەلایەنەکان بوون و بەخراپ بەکارهاتووە بەڵام حەلی ئەم بابەتە بۆ ناکرێت کە تۆ تەرحێکت کردووە خەڵکی دەست ناکەوێت. ئێستا تەرحێکیان کرد بۆ تەرحێکە کردووانم بڕ لە عێراقدا کەسێکی وا دەست ناکەوێت کە بخرێتە ناو وەزارەتانە بۆ شێوازێکە بێلایەن بە تو بتوانێت وەزارەتەکان بەڕێوە بڕێن بەڵێ خەڵکیگەی بخەنە سەر ناوەزار بەڵام سەرکەوتوو نابێت. لەبەرئەنجامان چی دەکەن؟ بەرجامە دێن دیسانە دەگەنەوە سەر تاولەی مفاوەزات و اتفاقکردنە سەر شخصێ بەڵام بە کۆمەڵێک مەرج بە کۆمەڵێک زەمانات بوو ئەوەی ئەو خراپەکارانی پێشوو دووبارە نەبێتەوە. لەبەرەوە نەدرێت لەبەرەوە وەزارەتی ناخۆ نەدرێ بە سەدرەکان لەبەر وەزارەتی بەرگری نەدرێت بە عێراقی و کەسێکی سونی لەبەرەوە وەزارەتی ئاسایشی نیشتیمانی دەدرێت بە کورد و کەسێکی کوردی. لەبەرەوە ئەم سێ وەزارەتە بۆیەوە هاتوون سبێن لە داهاتوودا اتفاقکەن هەم سێ لایەنەکە کورد عەرەب شیعە کورد و سونە و شیعە دانیشتنە سەر تاوەلی مفاوەزات کۆمەڵە شخصیان نەخرێتە بەدەست هەر شخصەکانش لایەنە سیاسیەکان دەبێت بەڵکو پەیوانامەیە ئیمزا دەکەن اتفاقی ئیمزا دەکەن کە هیچ شتێک لەمانە نەیەت بۆ بەرژەوەندی شخصی حیزبەکەی خۆی بەکاری بێنێ بەڵێ حیزبیە بەڵام وەکو ئەو غەڵەتانە پێشوو نەکاتەوە لایەنێکی شیعی کە وەزارەتی ناوخۆی بەدەستە بێ هەرچی سونەکان هەمووی بخاتە سزنە و سجنی نیهێنی دروستکە وەکو لە چەند مانگی پێشودا بینیمان کە سجنێکی مەخفی لەلایەنێکی دیاریکراوی عێراقیەوە ئاشکرا بوو کە کۆمەڵە سونیتیدا بوو سجن کرابوون. بە هەمان شێوە کەسێکی سونیش نیێت بە وەزارەتی بەرگری بەکاربێنە بۆ دژی شیعە یان لایەنێکی تر دژی کورد بەکاری بێنێت وێ ئەمانە هەمویان دەرەنجامی ئەو خراپ بەکارێنەوەی وەزارەتەکان لە کاتی ڕابردوودا و بۆ داهاتوو تەرحێکیان کرد کە تەرحەکەش خۆی شتێکی معقول نییە بۆ ئەم قۆناغی ئێستا عێراق بەڵێ دەکرێت ئێمە بێن شخصێکی ئەکادیمی و شخصێکی متەخەسیس و پرۆفشنال بۆ ئەم پۆستە دیاری بکەن بەس نەک لەم قۆناغا ئەم قۆناغە کەسێکی وان ناتوانێت بڕیارەکانی بڕارێکی سەلیم و سەریح بێ بەڵکو ئەگەر هەڵدایان دەبێت یاری منداڵان بەدەست خەڵکی ترەوە. زۆر سپاس دێم وەلای بەڕێزت. مامۆستا ئیبراهیم محەممەد عەزیز باسی لەوە کرد کە ناکرێت پۆستێک بدرێ بە لە کەسێکی بەلایەن کە بەرژەوەندی لیستەکان یاخود بەرژەوەندی حزبەکان لێک نەداتەوە. لەو قۆناغەدا پێشبینی ناکەیت جەنابتانۆکو چاودێرێکی سیاسی پێشبینی ناکەی پۆستی وەزارەتی ناوخۆ بەرگری و ئاسایشی نیشتیمانی بەسەر هەریەک لە لیستەکانی عێراقیە و مالیکی و ئێتلافی فراکسیۆنە کوردستانیەکاندا دابش بکرێت. لە سیاستدا هەموو شتێک واریدە ئەگەر گفتوگۆ و ڕاستگۆیانە لەگەڵ یەکتریە مامەڵە بکەن دەتوانن ئەوە بکەن. ئەمڕۆ بمانەوێ نەمانەوێ لە عێراقی تازەدا خەڵکی بێلایەن زەحمەتە هەبێ ئەوەش ڕاستە بەڵام وە نەبێت ئێمەش نەتوانین ئەم حکوومەتە بخەینە سەرسکە. ڕاستە ئەو وەزارەتانە کاتی خۆی لەلایەن کەسی جیاجیا بە تایبەتی لە کابینەی پێشووی نووری ئەلمالیکیەوە درا بە خەڵکێک کە گوایە ئەوانە بێلایەنن بەڵام دوایی لە نەتیجەدا بینیمان خودی بڵند جەواد بڵاندی و لەگەڵ وەزیرەکەی ترە
ئەوان خۆیان ناڕاستەخۆ و ڕاستەخۆ یەکێ بوون لەو لایەنانەی کە بەشداریان لە ڕسمی سیاسەتی عێراقا کرد باشترین بەڵگاوە بوو کە بەشداریان کرد وەکو گروپێکی سیاسی لە کێبڕکێی هەڵبژاردننی ساڵی ڕابردووە تەنانەت کورسی شامەدەستێنە چەند کورسیەکیش نەک هەر کورسیەکە بەڵام ئەم دوو وەزارەتە حساسە بە تایبەتی و ئەمەی ئێستاش کە بێتەوە ئێمە ئەومان لەبیر نەچێت کە خودی نووری مالیکی سەرکردەی سەربازی مەیدانی ناو ئەو سێ وەزارەتەیە یعنی زۆربەی زۆری هەرە زۆری ئەو بڕیارە حساسانەی کە لەنا ئەو وەزارەتانەیە دەدرێت سەرنجام دەگەڕێتەوە سەر تاوڵەی نووری ئەلمالیکی و ئەو بڕیاری لەسرەدا باشترین بەڵگا ئەوەیە کە لە 2007 و 2010 هەندێک گیرروگرفتی جیاجیا دروست بوو لە بەسڕا و لە مووسڵ خودی نووری مالیکی بوو خۆی ڕاستەوخۆ چوو بەشداری کرد و سەرپەرشتی شەڕەکانی ئەو ناوچانەی کرد ینی لە پاڵ ئەو وەزارەتەیە بۆیە دەگەڕێنەوە سەرەوەی کە دوور نییە حاڵەتێک دروست بێت لە پێناوی ئەوەی کەەوە عێراق لەم قەیرانە سیاسیە ئالۆزەی کە لە بەردەمیا بوو ئەمەش تێپەڕێنێ لەوەی کە ئەو سێ وەزارەتە حساسە بدرێتە هەر سێ لایەنەکە بە تەوافق لەژێر ڕەشماڵی حکوومەتی فیدراڵی و چاودێری نووری مالیکی بەڵێ کاک ئەسعەد جەباری لە چەند سایتێکدا نووسراوە کە ئەمریکا بە سەرۆک کۆماری عێراق و سەرۆکی هەرێمی ڕاگەاندووە گارداوای مافی چارەی خۆنووسین و کەرکووک و دەستبەرداری جموجۆڵەکان نەبن لەسەر ئەو ناوچانێک کە بە متەنازی عەلەیهی یاخود بە ناکۆکی لەسەر ناو دەبرێن دەستبەرداری ئەو شتانە نەبن دەتان نێرینەوە بۆ شاخ ئەوە ماهیەتی ئەمریکایە سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە کورد یاخود شاردنەوەی سیاسەتی ئەمریکیە لەلایەن کوردەوە لەلایەن دەسەڵاتدارانی کوردەوە بە هاوڵاتیانی خۆی دوور نییە ئەو سایدە جیاجایانە بیانەوێ بازاڕی خۆیان گەرمکەن لەوەی کە هەواڵێک هەڵبەستن دەنا ئەو هەواڵە من نەبیستومە نە هەر ئەسڵەن ڕووشی داوە سیاست و دیدی ئەمریکا وازحە لە یەکەم هاتنی بروسکەی ئۆباما بۆ حکوومەتی فیدراڵی و سەرکەوتنی هەڵبژاردننی 2010 ڕاستەوخۆ ئاماژە بووەکە کە ئەوان لەگەڵ جێبەجێکردنی دەستوردان لەگەڵ استحقاقاتی سیاسیدان ئەوان لەگەڵ ئەوان کە بارودۆخی ئەو ناوچانەی کە پێی دەوترێ متەنازە عەلەیە ئاسایی بکرێتەوە طبعاً بە جێبەجێکردنی مادەی 140ەوە ئەمە تێڕوانینی سیاسەتی مەیدانی ئەمریکایە وەکو وەزارەتی دەرەوەی خۆیان و وەکو ناتق ڕسمی حکوومەتی ئەمریکا ئەم هەواڵە سەروبەری لەوە ئەچێ بۆ گەرمکردنی بازاڕی سیاسی منطقەکە و ناوچەکە بێ و لە هەمان کاتیشدا دوور نییە دەیانەوێ کورد لە کەدارکەندەنە کورد بۆ جۆ بگرێت لە حاڵەتێکە وەزعی سیاسی عێراق ئەمڕۆ لە دوای 7 ساڵ تێپەڕبوون پرۆسێکی سیاسی هەیە پشکی هەیە بەشداریکردنی خۆی هەیە ئەمڕۆ موسساتی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان یەک لە حکوومەتە شەرعیەکانی فیدراڵی ناو عێراقە خاوەن پەرلەمانی تایبەتی خۆیەتی موسسات و دام و دەستگا و دامەزراوی خۆی هەیە من پێم وایە ئەمریکا ئەمڕۆ دەیەوێت زیاتر هەنگاو بنێ بۆ ئاساییکردنەوەی بارودۆخ ناوچە کێشە لە سەرەکان نەوەک بیەوێ بارودۆخەکە زیاتر بەرەو ئاڵۆزی بەرێ ئەم هەواڵە پێم وایە دوورە لە ڕاستیەوە بەڵێ وێڕای ئەوەی کە جەنابەت باس لەوە کرد کە حکوومەتی عێراق بەرەو مؤسساتی دەڕەوە کۆمەڵە کەنگا و قۆناغی باشی بڕیوە بەڵام دەکرێت ئێمە ئەوە لەبیرکەین کە ئەمریکا هەیمەنی بەسەر پرۆسەی سیاسی عێراق نەماوە ناتوانین ئەوەش بڵێن و ڕاستەوخۆ بێ یان ناڕاستەوخۆ بێ ئەمریکا مادام عێراقی لە دیکتاتۆرێت ڕزگار کردووە بەڕاستەوخۆ بێ ناڕاستەوخۆ بێ لە ڕسمی سیاسەتی بەڕێوەبردننی ئەم عێراقەدا کەم و زۆر پشتێکی ئەگەر مامناوەندی بێ ئەگەر کەم بێ ئەگە زۆر بێ هەیە یعنی بۆیە هەندێ جاری وایە تێڕوانینی سیاسی زۆر ئاساییە تۆ لە بینی دوو تەرەفی گەورەی وەکو ئەمریکا و عێراق جەدەلێکە بێت لە پێناوی ئەوەی کە هەنگاوێک بەرەو پێشتر بڕۆین تۆ ڕێیەکتەیە منش ڕێیەکم هەیە لە پێناوی سەرخستنی پرۆسەی سیاسی عێراق کە تۆ لەبیرت نەچێ ئەمریکا زیاتر فراوانتر ئەڕوانێ بۆ ئەم بارودۆخەی نەک هەر عێراق بگرە ناوچەکە ڕسمی سیاسەتی ئەوەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوان بۆ خۆیان
پرۆژەیەکی گەورەیان هەیە بۆ ئەکتیڤکردنی مەسلەی ئازادی مەسلەی دیموکراسی مەسلە مافی مرۆڤ هەموو ئازادی جیاجیەکان ئەمڕۆ ئەمریکا هەنگاو ئەنێ لە پاڵ دامەزراوەکانی عێراقا بەرەو ئەوەی کە ئەویش دەیەوێت ڕاستەوخۆ یانە ڕاستخۆ بکشێتە دواوە و عێراق بداتەوە دەست عێراقیەکان خۆی و باشترین بەڵگا ئەوەتانێ زۆربەی زۆری مەلەفی ئەمنی لە پارێزگا جیاجیەکانی خواروی عێراق و ناوەڕاستی عێراقەوە دراوەتەوە دەست عێراقیەکان خۆیان بۆیە ئەوان دەیانەوێت لە ژێر ئەو هەیمەنە عسکەری و هینەی کە خۆیان لێرە و لەوێ قسەیانە سەرەکە دەرچێ بۆیە مادام دەیەوێت دەرچێت دەبێت هەنگاو بنێ. زۆر سپاس. مامۆستا دێمەوە لای بەڕێزت و دوا پرسیارم ئاراستە دەکەمەگە بە کورتی وەڵام دەیتەوە. بۆچی مالیکی تەنیا لە بواری ئەمنیدا یاخود لە بواری بەرگری و ئاسایشی نیشتیمانیدا بە دوای کەسانی بەلایاندا دەگەڕێت لە کاتێکدا چەند راپۆرتێک یاخود چەند توێژینەوەیەک و چەند راپرسیەک دەریان خست کە عێراق لە هەر وڵاتە نزیکەکانە لە ڕیزبەندی وڵاتانی گەندەڵەوە و ئەو دەستخستنە ناو کاروباری عراقی کە جەنابیشت باست کرد لەلایەن وڵاتانی دراوسێەوە کە هەیە و نکۆڵی لێ ناکرێت بۆچی لە ڕوانگەی گەندەڵی و لە ڕوانگەی وەزارەتی دەرەوە مالکی پێداگری لەسەر دیاریکردنی کەسانی شێو نەکرد کە بە وتەی خۆی کە ئێستا پێداگری لەسەر ئەو سێ پۆستە دەکات. بەڵێ خۆی گومانەکەێنەوە سەر چاوە دەگرێت کە بۆچی لە وەزارەتی تعلیمی عالی لە وەزارەتی سەحا لە وەزارەتی بازرگانی لە وەزارەتی زراعە لە وەزارەتی تەکنۆلۆژیا بۆ لەم وەزارەتانە کەسی پرۆفشنال ناکە کە بگرە لەو وەزارەتانە زیاتر کەسی پرۆفشنال و کەسی ئەکادمی و متخصص دەور دەبینن نەک لە وەزارەتێکی ئەمنی کە هەموو لانی عسکەریە و لانی زبلی پێوە دیارە و کە قوەی دەوڵەت لێوە سەرچاوە دەگرێن بۆیە گومانەکە لەوەوە سەرچاوە دەگرێت کە ئەم نووری مالکیەوە خودی خۆی نایەوێ وەزارەتان تەسلیم بە کەسانێکی تر کارە دەرەوەی بازنەی کە خۆی دەیەوێت دەبێت دڵنیا بێت لەوەی کە ئەو وەزارەتانە بەدەستی کۆمەڵی خەڵکێکەوەن کە فعلەن سبەینێ بە ئاڕاستی ئەودا دەڕۆن سبەینێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەرپرسی یەکەمی سوپای عێراقی بەرپرسی یەکەمی جێبەجێکردنی کاروباری سەربازە لە عێراقدا فەرماندا بە وەزیری بەرگری دەڵێ هجووم کە بۆ ناوچە خانەقین وەکو کردیشی و هاتن ناوچە خانەقینیش بەڵام ئەگەر وەزیرەکە کەسێک بێ پرۆفشناڵە بەگوێی ناکات دەڵێ بۆچی بیکەم نازانم معادلێکی سیاسی لەبینی نووری مالکی و سەرۆکی هەرێم یان نووری مالکی و سەرۆکی کۆماری عێراق یان نووری مالکی و کەسێکی سیاسی لە عێراقدا لەبەرەوە ئەم کەسە نایەت بەڕیارەکانی نووری مالکی جێبەجێ بکە بۆیە لە داهاتوودا دەیەوێت کەسێک دابنێ کە کەسەکە بەگوێی خۆی بکە و گوێڕاڵی فەرمانەکانی ئەو بێت و هەروە لایانی ئەمنیش ئەگەر کەسێک نەبێت نووری مالکی دڵنیا لەبێت کە سژنێکی بۆ بکاتەوە لە عێراق و نیەنیش بێت چۆن وەزارەتی ناوخۆ دەداتێ ئەگەر کەسێک نەبێ و دڵنیا بێت کە ئیستیخباراتی ئیشی بۆ دەکات و شتینی هەنی بۆ دێنێت و شی بۆ جێبەجێ دەکات و پلانەکانی جێبەجەکە چۆن ئاسایش نیشتمان دەداتێ بۆ نمونە کەسێکی کورد بوو بە بەرپرسی ئاسایش نیشتیمانی ئەو کاتە کەس کوردەکە ئامادە نێبێ کۆمەڵە بەرنامە پرۆژە جێبەجێ بکات کە لە دژی نەتەوەکەی خۆیەتی نەک دژی نەتەوەکەی خۆی دەبێ ئامادە نەبێ کە پرۆژە بەرنامەیە جێبەجێ بکات کە دژی لایەنێکی شیعی یا لایەنێکی سونیش نەبێ دەیەم کەسە پرۆفشنال و ئەکادمیکە کورد بێت و ئەمانەکە نووری مالکی نایەوێ نووری مالکی دەیە کەسێک بێ کە خۆی چی ویست ئەوە بکات ئەمە لەلایەک تریژە من حەزم کرد ئاماژە بۆ بکەم کە بازەوە دەکرێت ئایا عێراق بۆچی لەم قۆناغەدا بەو ئاراسی دەڕوات کە لە ئەمریکا بۆ نمونە دەگەڕێتەوە و نازانجی دەگەڕێت من پرسیارەکەم لەوە سەرچاوە دەگرێت یعنی ئەگەر بێت و بە تەمایەوە بن ئەمری وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا عێراق بەجێ بێڵێت و لە هەنی ئەمنی تەسلیم بە وەزارەتی ئەمنی بکات و لایەنی سەربەت تەسلیم بە سوپای عێراقی بکات لایەنی ئاسایش تەسلیم بە عێراق بکە ئەوە شتی خەیاڵە لەم قۆناغەدا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بە ئیتیفاقێکی کردوتی لەگەڵ عێراقدا کە 2011 بگەڕێتەوە بەدڵنیایەوە 20 ساڵەتی لە عێراقدا ناگەڕێتەوە ئەو هاتۆ کۆمەڵە ئیتیفاقاتی کردووە کە کۆمەڵە جێشی سەربازی شەڕکەری لە عێراقا بگەڕێتەوە نەک CIA نەک دەستگای مخابراتی FBI و چی ئەمانە کە لە عێراقدا ئیسائیش دەکەن ژێر بەژێری نەک ئەوانەی کە هاتوون ئەمانە لایانی ئەمنی لایانی سەربازی لە عێراقدا بەڵێ ڕووکارەکەی وەزارەتی دەرەوەیە وەزارەتی بەرگریە وەزارەتی ناوخۆیە ئاسایش نیشتیمانیە بەڵام بە شێوازێکی فعلی ئەوان ئاراستیان دەکەن ئەوان دایان جوڵ هەن بۆیکەوە چی بکرێت عێراق و چی نەکرێت بۆ لەم قۆناغەدا کە باسی کەسی پرۆفشنال دەکات کەسێکی دەوێت بە هەمان شێوە بە ئاراسی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکادا بڕوە گەڕانی وڵاتی یەکگرتوەکان لە عێراقدا خەونێکە
کە دەبێ عێراقیان خەونی پێوە بین کێ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا عێراق بەجێ دەڵێ عێراق بەجێهێشتن لەلایەن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هەوە لە پرۆژەی خۆیدا نییە بەڵێ پاشەکشەیەکی نەوعی دەکات لە عێراقدا هێزێکی زۆری دەکشێنێتەوە بەڵام وجودی خۆی دەبێت لە عێراقدا و ئاراسی سیاسەتی عێراق دەکا نایەت عێراقدا دەچی کۆمەڵێک کەسێکەوە کە دڵنیان نییە کە سبێنە دژی بەرژەوەندەکانی ئەو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خودی عێراقدا بڵێ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا مەشروعی بۆ لایەنی تەکنۆلۆژی و لایەنی ڕۆشنبیری و دیموکراتیزەکردنی وڵاتەکان هەیە بەڵام ئەگەر خۆی وجودی لە عێراقدا دڵنیان نییە کە بە ئاراستە بەرژەوەندی خۆیدا دەڕوات بۆیە لە داهاتوودا وەزارەتانە بەدەستی کۆمەڵ خدەکانی ئەمریکا و نووری مالیکی و پرۆسە سیاسی بکە لە عێراقدایە. زۆر سپاس بۆ هەریەک لە بەڕێزان ئەسعەد جەواری چاودێری سیاسی لە ستۆدیۆی سلێمانی و ئیبراهیم محەممەد عەزیز مامۆستای زانکۆ کە لە سەرتەوەری کورد و ئەگەری بەدەستهێنانی پۆستی ئەمنی لە بەغداد لە بەرنامەی ئەمڕۆدا میوانداریان قبول کردین. تا دیدارێکی تر بەخواتان دەسپێرین هەر شاد بن. زۆر سپاس کاک ئەسعەد ئەزیەتمەندان.